دوکاندار و کاسبکارانی بازاڕی قەیسەری هەولێر گربوونەتەوە. دەڵێن شارەوانی نۆژەنکردنەوەی دوکانەکانی قەیسەری هەولێری ڕاگرتووە و خۆشیان کاری تێدا ناکەن و داوا دەکەن جیاوازی لە نێوان پارێزگاکانی هەرێم نەکرێت. سەردانی محافظمان کرد، محافظیش وعدیدا کە دوکانەکانی خۆمان بە خۆمان چاپ بکەین. لە ماوەی 4-5 ڕۆژ ئیشی زۆر باش تێدا کرا، بەڵام دوای ئاگادار کراین و لە لای بەلەدیەوە کەیشەکانمان ڕابگرین ئەمە وەکو قەیسەری کۆن ساش هاتێ لۆ 1 مانگ ئیشی تێدا ناکرێت. ئەمە بە پەلەینە لەوەی بگەڕێنەوە سەر دوکانەکانی خۆمان، سەر کەسابەتی خۆمان، خەڵک بێ ئیشە. دووبارە داوا لە حکوومەت دەکەین هاوکاریمان بکاتن لۆ چاکردنەوە، لۆمان چاک بکاتەوە چکە خەڵک ناتوانیت ئەو ئەرکە قورسەی پاش سووتان پاش ئەو زەرەرە زۆرە هەر بستیت بە چاکردنەوە. زەرێکی زۆر گەورە لەو خەڵکەی کرایە، زۆربەی زۆری خەڵک قەرزارە و ئەوی هەیتینیتی لەسەر لەناو دوکانەکەی دابووە هیچی پێ نەماوە. لەبەرەوەی داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە قەربووی ئەو خەڵکی بکاتەوە بە زووترین کات خەڵک بگەڕێتەوە سەر ئیش و کاری خۆی، بتوانی ئیش و کاری خۆی بسوڕێنی و هیچ فەرق و جودایی ناوی لە مابەینی پارێزگەکانی هەولێر بکرێ کوردستان بکرێت، دەبی بە هەموو بە یەک چاو تەماشا بکرێ، نابی لۆ هەندەکان بکرێ لۆ هەندەکان نەکرێت. کاسبکارانی بازاڕی قەیسەری دەڵێن ئێمە هیچمان نەماوە تاوەکو بینەوە سەرکارەکانمان و داوا لە حکوومەت و سەرمایەداران دەکەین هاوکاریمان بکەن، بژێوی ژیانمان لەسەر دوکانەکانمانە. محافظ وعدی داینێ گوتی دوکانەکانتان چاکەنەوە، ئەتوو دیتت جێچیشم کردیە، کارەبان بەس جێچیشم کردیە، خێرخوازاتن دەستیان گرتین دەگەنەمە دوکانەکانمان لۆ تعمیرکەنەوە، بەس شارەوانی هات ڕایگرت. بۆ ڕایگرت؟ نازانی وەڵاهی نازانین سەبەب چی. گوتیان سێ شەبێ خەبەرتان دەدەینەوە محافظ بەخۆی دێتە بازاری، چ محافظمان نەدیتیا تا ئێستا کەس لێی نەپرسیدە. چەند جام داوا کردو دەورەمەندەکان ئەگە حکوومەت پێی ناکرێت با دەورەمەندەکان بێن، ئیشەشی بەسیتە، هەرێکی دوو دوکانی بەخۆی هەرگری ئێوە نییە؟ بەخوای برام ئەمە دوو داواکاریمان هەیە، یەکەمیان قەرە بوو، ئەمە هیچ پارەمان نمایە ئیش پێ بکەین. دوێمی نیشان چاکردنەوە، بەس ئەو دوو داواکاریمان هەیە، قەرە بوو چاکردنەوە هیچ کەمان نییە. ئەمە پارەمان نما ئەوی هەبوو سوتا هیچمان نما، ئەرێ وەڵڵا بە پارە و بە مەواد و بە هەموو شتەوە هیچمان نما، هاتمە سە سفر بە کوردی. ئەوەی لە مەجارەوە ئیشم کرد لە دوکانی هەموم دانە بەدە دەقەی، هیچم نەمایە، دوکانشم عەزەکەی تەسوور کردوایە، هەمووی ڕۆی هیچی نەما. ئەمە ئێستا خەممە کاکە حکوومەت تعمیری کرد ئێفەرمووە من دوکانی سیلی دابنێم، بەچ دابنێم بەخوای من 5 دەفتەر بەرەو سەرەوە بوو 4-5 ملیۆنی هیچ کەشم هەبوو لە ناو دوکان، ئەویش سوتا بە پارە و بە ئەشیاوە هەمووی سوتایە. لە سەرەتای مانجی 5 ئاگر لە بازاڕی قەیسەری هەولێر کەوتەوە و 7 کۆگا لەگەڵ 227 دوکان سووتان. هەرچەندە بەڵێن بە دوکانداران و کاسبکاران درابوو هاوکاری بکرێن، بەڵام تاوەکو ئێستا ئەوان لە دیار دوکانە سوتاوەکانی خۆیان و چاوەڕێ دەکەن قەرەبویان بکرێتەوە و بگەڕێنەوە سەر کارەکانیان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.